سڵاوتان لێبێت هاتوومەتە قەڵای دێرینی هەولێر دەمەوێ بە دوواداچوون لەسەر ئەو پرۆژە جۆر بە جۆرانە بکەم کە ماوەیەکە لە نێو قەڵای دێرینی هەولێر جێبەجێ دەکرێت. بزانم ئەو پرۆژانە چییە؟ قەڵایەک کە بە درێژای 6,000 ساڵ ژیانی تێدا بەردەوامە. پرسیاری ئەوە بکەم لە داهاتوو دەتوانین سوودێکی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی لە قەڵای هەولێر وەگرین و بتوانین یعنی ڕنگدانەوەیکی باشی لەسەر هەرێمی کوردستان و هەولێر دروست بکات لەگەڵمان. پێشتر هاتوومەتە قەڵای هەولێر بە بەراورد لەگەڵ ئەو کاتێ من چەند ساڵێک بەر لە ئێستا هاتووم ینی گۆڕانکاریەک دەبینم. خۆشبەختانە ئەمڕۆ کۆمەڵێک کرێکار ئیش دەکەن کە دیارە خەریکی دروستکردنی شەقا من ڕێگەوبانن. دەچمە لای کاک نیهات سەرۆکی کۆمیسیۆنی باڵای بوژانەوەی قەڵای هەولێر. مەرحەبا کاک باشی سەرۆکی کۆمیسیۆنی بوژانەوەی قەڵا. زۆر باشە. کرێکار دەبینم ئیشەیە خەریکە پێشکەوتنەکەی ئەرێ ئەوە تەبعاً دەستمان پێکردێ بە بەردرێژکردنی تەواوی شەقامی ناوەڕاستی قەڵا و ئەو کۆڵانە سەرەکیانە لەگە ئەو گۆڕەپانێک کە ئێرە لێرەیە باشە ئێرە دەبتە پانۆرامایەکی جوان. تەبعاً هەتا موافقەی یونسکۆی هات لەبەر دیزاینەکەی نزیکەی 2 ساڵی خایاند. زۆر کەس پرسیار دەکا ئیش لە قەڵات سەبر دەڕوە. سەبەکەشی ئەوەیە هەتا شتەشی دەکەی موافقات دێ و ڕەزامەندی وەردەگرین لە ڕۆتینات. یعنی ئێستا یونسکۆ سەرپەرشتی ئێرە بە تەواوی لەسەر سەرپەرشتی ئەوانە و ئەو کرێکاران کە لێرە ئیش دەکەن زوریان لەسەر یەکێتی ئەوروپا و یونسکۆیە کە سەرپەرشتیاری ئیشەکان دەکات. باشە کەوای ئێوە هیچ شتێک ناتوانن بکەن بەبێ یونسکۆ بەبێ ئەوان هیچ شتێکمان پێ ناکرێت. ڕێی خۆشمان هەیە وەکو بێگومان خۆی لە ئاساسدا ماستەر پلانێکمان هەیە لەسەر ئەو ماستەر پلانەی دەڕۆین. بێگومان لە کاتی کارکردن دەبینی هەندێک گۆڕانکاری لەسەر ئیشەکان دەکرێت یان لەسەر سیستەم و پلانەکان دەکرێت ئەو وەختەی ڕەزامەندی یونسکۆی وەردەگری ئیزافەتەن. زۆر باشە. زۆر کەس سەیری قەڵا دەکا کاک نیهات دەڵێ دەبی لەسەرەوەی قەڵات سبی ینی لەوانەیە خەڵکی شارەکە نەبی تەنانە زۆر کەسێ خەڵکی شارشە قەڵای نەبینیوە. من حەز دەکەم تۆزێک ئاماژە بە خاکەکەی بکەم کاکی برەماندوو نەبی ئەو خاکت چی تێدا هەر وەکەوەی دەرەوەی ینی بڵێنگەڕەکەەکانی دیکەیە یان جیاوازە جیاوازی تێدایە چییە جیاوازێک جیاوازینە کەلپی و کردداری قەدیمی تێدا قەدیمە باش هەموو شتی قەدیمە کەرپۆچی تێدایە بەردە خۆرە باش ئەوانەی تێدا باشە کاک نیهات دەبینم هەموو شتەکان بەدەست دەکرێت بە خاکەنە بە قازما چۆن ئامێر بەکارنایێن ئامێر لەبەرەوەی بەکارنایە چکە شوێنەوارە ئێرە لەوانەیە لە کاتی ئیشکردن ئەگەر بە ئامێر شتی کۆنە دەربچی ئەزیەتی پێ بگات بۆیە هەوڵ دەدەین بەدەست ئیشەکان بکرێ ئەگەر شتێک دیتراوە ئیشەکەی تا ڕادەیەک ڕدەگرین بۆ ئەوەی شوێنەوار ناسەکان بێن تەماشا بکەن قیمەتی چاوەڕێەوە دەکەن شوێنەوار ئیمکان هەیە هەرچەندە ئێرە گۆڕپان و جادەیە بەڵام لەوانەیە چکە لە پێشتر کە لە شوێنی ئیشکرایە فعلەن ئەوە هەبوو مفاجعاتە بۆ شت دەرچوەلی. زۆر باشە. لێرە هەندێک شت دەبینم مۆزەخانە هەیە مۆزەخانەی تریشمانەیە لێرە ئەوە چنینە بەڵێ باشە. ئەمە مزگەوتە ئەوە مزگەوتەکی بچووکە نۆژان کرایەوە تەواو نەبووە باشە دەکرێتە دامانەیە بیکەینە کتێبخانەی ئاینی بۆ هەموو ئاینەکان. ئەو شەقامە پانتایی چەندە و درێژی ئەگە معلوماتت هەبێت درێژەکەی چەند دەبێت؟ وەڵا درێژەکەی خۆی نزیکەی لە 300 متر دەداتن 300 متردا بەڵێ چون و هاتنەکە بەرنامەکە تەبعاً ئەوەیە لە دەرکەی پشتەوە هەتا خوار با بڵێن پێش قەیسەری هەموو بەردرێژ بکرێتن بە دیزاینێکی جوان پێی ڕۆشتیوان نیە نەخێت پێی ڕۆشتیوا بەکە هەرچیمە تۆش بە نابی بەکار بێ لێرە بە هیچ شێوەیەک لە شێوەکەن ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بە پێی ڕێنمایەکان ئەمە کار دەکەین و ئەو کۆڵانانەی کە هاتوچۆی لەسەر هەیە کە هەندێک با بڵێن پەیمانگا و شتوا هەیە پەیمانگا ئیفپۆ لێرە هەیە ئەو ناوچانەش هەموو بەردڕێژ دەکەین بۆ ئەوەی هاوڵاتی لەمە پاشکە دێ هاوین نەبتە تۆز و چاو شوێربوون وەزستانانش نەبتە
قوڕاو هەر لەسەر مەسلەی ئەوەی کە قەڵا شوێنێکی مێژوویە لە هەندێک وڵاتە من حەز ناکەم ناوی بینی مزگەوتێک دوێنێ وای، دروست کراوە ڕاست. گەشتیار دەچێت پارە دەدا دەستا و شوێنە دەچی سەردانی مزگەوتەکە دەگا بەڵام شوێنەوارێکی وەکو قەڵا ڕاست. یعنی لە هەموو جیهان تایبەتمەندی قەڵای دووەم نییە لە هیچ دنیا وەکو ئێرە یعنی یەک لە سەفیرەکانی یونسکۆ هاتە ئێرە لە بەغدادادش گوتینی هات لە تەواوی دنیا یەک هەولێر هەیە و یەک قەڵاش هەیە قەڵای دووەم وەکو قەڵای هەولێر نییە بەڵام ئێوە تاکو ئێستا سوودەکی واتان لێوە دەبێ بایەخی پێ بدەێت دەبی بایەخی پێ بدرێ زیاتر بەداخەوە من بە ڕاشکاوانە باز دەکەم تاکو ئێستا بایەخێکی تەواو نەدە ئێمە هاتوین وەکو کوردستان شار بۆ ئەوەی یەک لە کێشەکانی قەڵا ئەگەر وا بڕوا دەبی مانجی دا یعنی تەمیراتیش تەوابیتن قەڵای دابخەمە من کەس هاتو چۆنەکە خوانەکەم سەیەکی ناخۆشە لەبەر بێگومان لە هەمومان ناخۆشە ئەمە چاودێرمان هەیە نزیکەی 12 ساڵە لێرە چاودێرن گرێبەستیان هەیە گرێبەستەکە کاتی نەخۆشی پەتای کۆرۆنا تەواو بوو تازەیان نەکردەوە و بەڕێگای پەیوەندی و علاقاتی برادەراتی یونسکۆ 2 ساڵ ئەوان پارەیاندا بەڵام ئێستا 5 مانجی ڕەبقە بەبێ پارە ئیش دەکەن. هەولێری هۆلا کۆشکێن کە زۆر جار کە باسی هەولێر دەکرێت دەڵێن هەولێری هۆلا کۆشکێن ئەو کاتێک کە هۆلا کۆشکە لە قەڵای هەولێر شکە بە چ شێوەیەک شکێندرا ئەو شوێنانەی کە وای کرد هۆلاکۆ بشکێ ینی دیوارەکانی چۆن بوو ئەو شوێنانەی دەبینن ئەمە چەندین جەنگی بەخۆوە بینیوە لێرە لەم شوێنەدا جەنگاوەرانی ئەو ناوچەیە قەڵا بەرامبەر بە هۆلاکۆ وەستاون توانی ویانە هۆلاکۆ ببەزێن لە ڕێگای بەڵێ ئەو ئەمە ئەیبینین ئەمە شورای قەڵایە شورە بەڵێ ئەمە شورای قەڵایە پێش ئەوەی ئەو خانوانە دروست بکرێت کە ئەمانە عمریان لە هەمووی لە تقریبان 150 بۆ 200 ساڵە بە ئەم شورایە دیوی دەروی قەڵا بووە ئەمە سنووری قەڵا بووە پێش هەر چوار دەوێت قەڵات ئەوە بووە درێژ بۆتەوە لەبەرەوە بەرگری لە قەڵات کردووە کە ستایلی شەرگۆڕاوە ئەو خانوانە تەجاوزی ئەم شورایان کردووە دیوی دەرەوە پڕکراوەتەوە ئەو خانوایە بڵێ جەنگاوەران لێرە جەنگاوەران لەسەر ئەو شورایانە لێرە بوون ئەوە مەخزەنی ئەم مەخزانە ئەم شوێنێک کە گەڕەکێکە گەڕێکی پێڵین باروتخانە بەڵێ ئەم شوێنەش یەکێکە لەو شوێنانێک کە باروتیان تێدا خەزن کردووە بۆ شەڕ گرنگی قەڵالەوەیە بووە بەرگری چۆن بە هۆلاکۆی بەزاندووە بۆی کە تەحملی زۆر زیاتر بووە لە شارێکی تر لەبەرەوەی ئەم شورای چواردەوریدا و بەرز بووە ئەوە گرنگە بەڵام لەگەڵەوەش لە دیوی ژوورەوە ئەوان توانی ئاویان هەبووە بەڵە کشتتوکاڵیان توانیوە بکە سەرچاو حیوانیەکان زۆر بووە کە هۆلاکە و نەیتوانیوە تەجاوزی ئێرە بکە کە ئەو شەڕی لەگەڵ ئێرەی کردووە شەڕێکی حەسرکردن بووە نزیکەی 2 ساڵ حەسری کردو ئێرە بەڵام نەیتوانێت بێرەوە لەبەرەوەی تەحملی ئێرە زۆر دوای 2 ساڵ لە شەڕکردن خەڵکی قەڵا توانی ویانە هۆلاکۆ ببەزێن باشە پێم بڵێ کاک هێژە قسەی زۆر لەسەر ئەوەیە دەڵێن قوڵایی قەڵا لە ژێرەوە تونێل هەیە دەگوترێت تاوەکو ئێستا خەڵک نەچووە بەڵێ تونێری زۆریشی لێە بێگومان پەرزگایەکی عشتار لە سەرگردە 8 مەترێکە دروست بووە ئەو کەڵەکە بوونش بە دەور ئەوە دروست بووە کە ئاها کەڵەکە بوو بۆتە 34 مەتر دوای هەندێک ئەوەیە هەیە لە خوارەوە شارەکە هەبووە ئێرە گوێی معبەد و ئەو جێی حکومی بووە زیاتر لە خوارش خۆی 4 شورای هەبووە نەکەر ئەو شورایانەوە بەتەنێ 4 شورای بە شورایەکی هەبووە تەنها خۆڵ بووە و ئاو بووە بۆ بەرگریکردن هاتنی ئێمە ئاساییە یان شوێنێکی قەدەغە کراوە من نەخێر قەدەغە کراوە لەبەرەوەی زۆر پاک کراوەت ئەوانە کە ئێستا پیس بووە و پێویستی بە جارتە پاکردنەوە هەیە باشە هەر کەسێک گەشتارێک دەتوانێت شوێنی شەڕی هۆلاکۆ ببێنێ
بەڵێ کەسێک کە لای زانانی زانستی و ئەو شتانەی هەبی ئەتوانێ ئێمە پێی پیشان دێرە لێ بەرێ ئێستا بوو خەڵکی بۆ گشتێکە نەکراوەوە کە پێویستە بکرێتەوە ئەوە یەکێکە لەوانەیە کە ئێمە ئەڵێن گەشتیار کەم دێ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە ناتوانین هەموو شتێکیان پێ پیشاندێن ئێمە هەر بە کەسێ بڵێن بێت و بڵێن قەدەغی ئەوە قەدەغی جارێتر نایەتەوە ئێمە کەسێک دێ لێرە سەر ئەکەوێ لە خوارەوەی قەڵا هەتا دەرئەچێ ئەو شتێک کە پێویستە پێی پیشان نادەین سەرنجی ڕناکێشین بێگومان ئەوەی کە خۆڵ بوو ئەوەی کە تەپوتۆز بۆ کاریگەری تریشەیەکە هیچێک بێ جانی پیس بێت و بچێتە خوارێ بێزارە بێ دوای ئێمە شتێکی کەلتوری زۆر کۆنمان لەسرە ئێمە مێژومان شاردراوەتەوە بە هەموو شێوەیە کەوایە تۆ دەخوازی دەرگاکان کراوە بێ بە هەموو کەسی چەند سەرنجی ڕاکێشی هەرکەمە ئێمە ئەو بینایەتە لەوانەیە بۆ کەسانێکی هەندێک کەس گرنگی هەبێ ئەمە بۆ هەندێک کەس تری گرنگی هەیە جوێنێکی بڵێن شتێکی سیاحی لەوانەیە بۆی چێتر گرنگە بێتر تو ئەبێ هەمووی کۆکەیتەوە ئێمە مەجالەکەشمان زۆرە یعنی هەموو شتێکی تایە قەڵا پریشانم من دناڵێنم فرمێسکی جاران دەبارێنم هەموو عمری خۆم لە سەردانە لە چاوانت بۆم بدێوانە نازانم چۆنی بکەم چارە دەنگ خۆش سەلام ماندوو نەبی سەلامەت دەنگێکی خۆش سپاسەت دەکەم هەر ئەو دەنگە هەبی عەزیزی. خاتوو نەچلە شێوەکار گۆرانی گۆرانی. جار جار ماشەڵڵا ماشەڵڵا لێرە لەم سنتەرە کار دەکەیت بەڵێ لەسەر قەڵە بەڵێ خەڵکی شوێنێکی باسی ئێمە خەڵکی بەدرەوجەستانی کوردی فەیلی باشە کەوایە تۆ لە ناوەڕاست و باشووری عێراق ژیان بەسەر بەڵێ، بردووە بەڵێ. ئێستا تۆ لەسەر قەڵا ژیان دەکەیت بەڵێ هەستت چۆنە بەتایبەت ینی هەسی خۆشم هەیە ئەکید ئینسان کە بەگەڕێتەوە لە قەڵات ینی خۆی قەڵات شەهرە هیچ دەکەی فەرقە لەگەڵ هەولێر هیچ دەکەی لەگەڵ مێژوو دەژی ینی خۆی شارێکی تایبەت بەڵە بەڵە زمانێکی تایبەتە شەهرێکی ینی هیچ دەکەی لە شوێنێک ئیتر دەژی هەولێر نییە خۆ بخۆی هەولێرە ئافە ئادی ئەو ماڵانە ئەو کۆنە ئەو شتانە ئەوە هستێکی جا یارمەتی دەدا کە ئیشی جوانتر بکەی چێژی قەڵات جیای لەگەر هەولێر بەڵێ بەڵێ زۆر من بەڕایی خۆم جیایە هەست دەکەی لە زمانێکی ڕابردوو دەژی و لە زمانێکی ئێستا دەژی هەست دەکەی هیسی ئەو خەڵقانە کە پێشتر لە لەو ماڵانە بوون هیسیان دەکەی کە لێرە ئیشاءالله وەڵاهی زۆر ینی پێم دەڵێن بۆ کۆکاری خۆت ناگۆرە بچی شوێنەکەم دڵم نایە بەڵێ بۆ تەژیان ئەوە بۆ ماڵی خۆم ئەو بەرهەمەکانی خۆتە بەڵە بەڵەوەنە بەرهەمەکان ئەوە خەڵک دێ سەردانی دەیکە یان دەتوانێت دەکرێن سەردان و بەحسی دەکەن لەسەری گۆرانیشیان بۆ دەڵێ ئەوەڵی گۆرانیش دەرم بۆیان بۆدا زۆرش خەڵق دەزانن کە من لێرە گۆران چۆن فستیڤال دەکەی نێرە و چالاکیمان هەیە خەڵق دەزانن کە من لێرەڵاتی لێبێ حەز دەکەی زیاتر باەخی پێ بدرێ احتیمامی پێ بدرێ زۆر حەزەکەم لێرە بە تایبەت شوێنێکی بوو نەک فقە خۆمان خەڵق مەجبور نەبن لە بۆ ئەشیایی بچنە خوارێ لێرە من بخۆم پیشنەهادمدا هۆتێلی هەبێ ڕستورانی هەبێ هەتا شوێنی بۆ چونە هاتنە سەرێ وەسیلەیەکی بێ من بتوانین بێنە سەر بە مرتاحی خەڵق زۆرتر بێنە سەرە من زۆر ینی داواکاری ئەوشتانە دەکەم انشاءالله محافظش هاتووتە لێرە وت بەحسی ئەوە نایکردن انشاءالله لە داهاتوو انشاءالله بەلکی دەست خۆش بێ گۆرانیەکە زۆر خۆش وەگەر درێژەی پێ بدەین بەردەوام نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەوڵا بێمارە بەبێ هۆدا شێت هاژارێ بە دەردی دڵ من گرفتارێ لە
لەسەر قەڵا سنتەرێکی ڕۆشنبیری هەیە خۆشببختانە دەبینەمە ئەو سنتەرە ئاوەدان کراوەتەوە ینی خەڵکێک کە بێتە ئێرە ڕۆشنبیر بێ کەسێکی ئاسایی بێت تەنانەت گەشتاریش بێ ئەگەر بێتە ئەم شوێنە هەز دەکەم ئەگەر قاوەیەکی خۆشی هەبێ چایەکی هەبێ زۆر جیاوازە لەگەڵ شوێنی تر ئەگەر تۆ چاو قاوەکە بخۆیتەوە خاتوو مەڕوە تۆ بەرپرسێ و سنتەرەی پێم بڵێم سنتەرە چۆن پێک هاتووە چی لە خۆ دەگرت ئەم سنتەرە نوێیە تازە دامان یعنی دامەزراوە لەسەر قەڵاتێ با بڵێن 9 مانگ ئەو هادەبیتن لێرە ئێمە سەپۆرتی ئافرەت دەکەین بۆ ئەوەی پشت بە خۆیان ببەستین هەر یەک لەو بەشانە ئافرەت بەڕێوە دەباتن لێرە ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانی ئێرە دەکا بە تایبەت بیانیەکان یعنی وەفتێکی زۆرمان لەو دێتن لە دەروەی وڵات لە هەموو چینە جیاوازەکان زۆر باش تۆ باسی بەشت کرد بەڵێ ئێرە چەند بەش لە خۆ ئێمە 5 بەشمان لێرە هەیە بەشی وێنەکێشانمان هەیە بەشی سیرامیکمان هەیە بەشی کاری دەستیمان هەیە بەشی خەیاتیشمان هەیە و بەشی خۆشنووسیشمان هەیە ئەمە مەسەلە فێربوونە یان خەڵکێک دێ بە سەیری دەکات نە لێرە سیرکردنە و فێربوونیشە یعنی ئێمە کۆرساتیشمان هەیە بۆ ئەو کەسانە بیانەوێ هەر یەک لە حەز و خواستی خۆی لێرە فێر بێتن هەر یەک لە بەشەکان باشە تۆ باسی ئەوەت کرد پێکەوە ژیانت کرد چونکە خۆتان دەزانن بەڕێزانم مێژووی قەڵا مێژووەکی یەکجار کۆنا چەندین نەتەوە و ئاینزار لەسەر ئەم قەڵایە ژیاوە دیارە لەم سنتەرە پێکەوە ژیانێک ینی ئاماژەیەک هەیە لێرە بەڵێ جوولەکە بەڵێ لێرە کاتێ ئەم خانوویان ینی نوژەن کردەوە کە پێشتر باس کراوە ئێرە سێ چین لێرە ژیاوە ماڵێکی جوولەکە بووینە ماڵێکی مەسیحی بووینە و ماڵێکی مسلمانیش بووینە ئێستا لێرە کامیان جوولەکەن لەم لاوە جوولەکە بووینە لەم لاوە بەڵێ باشە ناوەندەکەش گوتیان کریسیان بووینە و تەنیشتێکەشی مسلمان بووینە هیچ شتێک دانراوە شوێنەوارێک کەلتورێک پەیوەندیدار بێت بە ئاینی جوولەک نەخێر هیچ شتێکمان جارێدانە ناوە تەنها کەلتوریەکە کوردیە لێرە هەر کەسێک بۆی هەیە سەردانی ئەم شوێنە هەموو کەسێک بۆی هەیە سەردانی ئەم شوێنە بکاتن بەس سیر دەکات سیر دەکات و شتیش دەکرێتن ئێمە فرۆشیاریشمان هەیە لێرە نای ناتوانێت قاوەیەک بخوات بابە چۆن خەڵک دێتن زۆربەی خەڵکەکان کە دێتە ئێرە قاوە دەخوات چا دەخواتن دادەنیشێ فامیلی خۆی دێنتە ئێرە ینی شتەکە کراوەیە بۆ هەموو کەسێک پێشنیازت چییە بۆ قەڵات چ بکرێ باشە ئەوەندەی کە لێرە کارت کردووە تو وەڵاهی حەز دەکەی چی لێ بێ قەڵا وڵا حەز دەکەم هەموو خانووەکان نوژەم بکرێتەوە بەڵێ هەتا ئێستا هەموو بابەتێک دابنرێت لێرە تەنها کوردەواری نەبیتن حەز دەمرێ ینی ببتە سنتەرێکی وەکو مۆڵی لێبێتن هەموو شتێکی لێرە هەبێتن ینی خەڵک پێویست نەکاتن بۆ خواردن بچتە خوارەوە یان بۆ با بڵێن درینک ئەو شتانە بستە خوارەوە هەموو شتێکی لێرە هەبێتن و لە داهاتووشدا ئەکیدم وای لێ دێتن لەسەر گرنگی قەڵای هەولێر لە ڕووی هوەری لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری هوەری با هاوڵاتیان و سەرنجڕاکێشانی گەشتیاران و دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراق بۆ سەر قەڵای هەولێر کاک پایدار سڵاو لێبێ کاک پایدار سڵاو لە تۆ کاک کامەران زۆر سوپاس ئەوەی کە من دەمەوێت ینی وەڵامەکەم دەستکەوێ قەڵای هەولێر لەگەڵ ئەوەی کە پانتاییەکی باشی هەیە مەسافەیەکی زۆرە گۆڕەپانی هەیە لە ڕووی هوەریەوە بۆچی نەمانتوانی وە سوودی لێ ببینن لەو پرۆژانی کە ئێستا دەکرێت شتێکی وا لە بەردەستەیە سەرەتا بە خێراتنتان دەکەم ئەوەی تایبەت بێ بە قەڵاتی هەولێر خۆتان زانن کە شوێنێکی زۆر مێژووی کۆن و لە لیستی یونسکۆ داخل کراوە بۆ شوێنەوارە زۆر تایبەتەکانی جیهان ئێمە لەو ساتەوە قەڵاتی هەولێر دوای ئەوەی کە کۆمیسیۆنی باڵای بژانەوەی قەڵای هەولێر دەست بەکار بوو ئۆفیسێکی تایبەتی بۆ چەندین کەسانی پسپۆر ئەندام بوو لەو کۆمیسیۆنە بۆ ئەوەی بە چ شێوەیەک ئێمە وا بکەین کە قەڵاتی هەولێر ببێتە شوێنێکی نمونەیی سەرنجڕاکێش بۆ ئەو خەڵکانەی کە سەردانی کوردستان دەکەن پرۆژەکانی ئێستا دڵخۆشکردن یان مەسەلە هەر ڕەمزیە خۆ خافراندنە لێرە شتێک دەکرێت لێرە شتێک دەکرێت حەز دەکەین پرۆژەکان دڵخۆشکەر بن بەڵام واقعیش ڕەنگە کەمێک زەحمەت بێ قورس بێ کە ئەوەی کە ئێمە دەمانەوێت بیکەین
بەڵام ئەوی لە تواناماندا درێغی ناکەین ئێمە ئێستا هەروەکو خۆت دەزانی خەریکین با بڵێن زەویەکەی قەڵا بەردەپۆش دەکەین هەروەکو خوارەوە بە شێوکی زۆر ڕێکوپێک ئەو کات ئێمە چ دەکەین وا دەکەین کە ئەو خەڵکانەی کە هەر کەسە لە بواری خۆی بوارە کەلتوریەکان بە تایبەتی پسپۆڕە بابێتن لەسەر قەڵا شوێنێک وەربگرێتن وەکو کافتریایە وەکو چێشتخانەیە وەکو کاری دەستیە ئەو کارانەی کە لێرە وەکو مافورچنینە وەکو سەفارە ئاسینگەریە دەتوانن زۆر لەو شتانە بێتە سەر قەڵات ینی پرۆژە هەیە بەڵێ قەڵای هەولێر ژیانی تێدا جگەلەوەی ژیان بە ڕۆژ دەمانێت بە شەویش ئاوادان بێتەوە شەو ڕۆژ بەڵێ ئامانجیمە ئەوەیە کە قەڵای هەولێر بە شەو ڕۆژ ژیانی تێدا بەردەوام تەماشای ئامارەکان دەکەم سەردانیکەران بۆ ئەم شوێنە وەکو پێویست نییە ینی وەکو بەقەت مێژوی قەڵانیە بەقەت گرنگی قەڵانیە بۆچی ئەمە بۆچی ئەوە بەرنامەی زۆر بەڕاستی بەرنامەی زۆر چاچی دەوێت بۆی دابڕێژی ئەمە لە ڕووی ڕۆشنبیریەوە زیاتر خەڵکە ڕۆشنبیرکەینەوە بە گرنگی قەڵای هەولێر جگە لە قەت گرنگی شوێنەکان بەگشتی و قەڵای هەولێر بە تایبەتی ئێمە ئێستا بە خۆشحاڵی و لە زستان قوتابخانەکان بە شێوەیەکی بەرچاو سەردانی قەڵات دەکەن باشە قوتابخانەکان قوتابیەکان بەڵام بۆ خەڵکێکی ئاسایی دەبینم لە دەرگاکان پاسەوان هەیە یعنی ئەمە خەڵکێک دەتوانی بێتە قەڵا بەڵێ بە ڕۆژ ئێستا بە ڕۆژ کراوەیە بەڵام پێشی ئێستا کە دەڵێم لەبەر ئێستا داخراوە بەهۆی ئەو کارانێک کە دەکرێت بەڵام پێشتر کراوە بوو بۆ هەموو خەڵک تەنانەت ئەو خەڵکانێک کە لە خوار و ناوەڕاستی عێراق دێن بە شێوەی بەرچاو سەردانی قەڵا دەکەن جگە لەو هەموو ئەجنەبیانەی کە دێن لێرە چ بۆ کارکردن دێن یان بۆ سەردان هیچیان نییە کە سەردانی ئێستا خەڵک دەتوانی بێیان ناتوانێت ئێستا لە حالی حاضر ئیشی لێ دەکەین هەمووی ڕاگیراوە هەتاوەکو ڕەنگە ماوەیەک پێ دەچێت چەند دەبێت ناتوانین بەڕاستی ئەوە بدەین دەکەوێتە سەر ئەو کارانە کە دەکرێن بە چەند کارەکان بە خێرایی دەکرێت بۆ دەکرێت ئێمە هیوادارین لە زووترین کار تەواوی بکەین. هەر کەسێکی بێگانە بێتە قەڵا دەتوانێت بێتە ئەم سنتەرە لێرە لە ڕێی تەکنۆلۆژیا لە ڕێی کارمەندان و کەسان کە لێرە کار دەکەن زانیاریان پێدەن بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی. خات و سەلا تۆ بەرپرسی سنتەرە بەڵێ چێ دێتە قەڵا؟ خەڵکی کوردەواری خۆمان میێوانی بیانۆ و میێوان لە هەولێر سێمانی دهۆک دەهاتن خێزان دەهاتن تەڵەبەی کولیە دەهاتن یعنی قوتابیانی کۆلێژەکان دەهاتن خاستن کۆلێژی تەلارسازی و کۆلێژی ئاسار و کولتور و ئەوانە هەموو دەهاتن کۆلێژی سیاحە دەهاتن ئێستا هەرچەندە ئەمە بەشێکە لە یۆنسکۆ وەکو گوتت راپۆر دەدەین کە چەند گەشتیار دێ قەڵای هەولێر ئەگەر سەیری مێژووەکە بکەی دەڵێ دەبێ خەڵکێکی زۆر سەردانی بکە بەڵام ڕێژەکە کەمە هەست ناکەی کەمە بۆچی ینی خەڵکێکی زۆر نایە سەردانی بکە هۆکارەکە دەگەڕێنەوە یەکەم شت وەکو میدیا زۆر گرنگی نەدرای بە قەڵای هەولێر ئەو یەکەمین شت وەکو قوتابخانە چونکە لە هەموو دنیاە کە بچێ ناو قوتابخانەکان کە تەماشای بە بڵین بۆ نمونە منهەجی قوتابخانەکان بکەیت چ شوێنی گرنگ هەیە لەو شارەی لە منهەجی قوتابخانەکان هەیە لە ڕەوزەی ڕاحەتا کولیەی بەس تەماشای منهەجی بابلی مەکتەبەکانی مە بکەیت گرنگی نەدرایتە بۆ شتانە کە دەچێنەوە بەربلێ قاوەخانەکی لە بازاری گرنگی نەدرایە بە قەڵای هەولێر قەڵای هەولێر تەماشا دەکرێتن ئەگە بڕۆی ئێستا تەماشا بکەی هەر یەکێک لە داوجادەی بپرسی لە قەڵای هەولێر پێت دەڵێ قەڵای هەولێر چییە ئەمن بۆ نمونە ئەو جوابەت دەدەبێت خەڵک دەڵێ قەڵای هەولێر چەندین ئەوەک هەیە خانی هەیە لەسەر قەڵای هەولێر ئی تورکمانەکانە هیچ کەسێک نازانیتن مێژووی قەڵای هەولێر بۆ کەی دەگەڕێتەوە چۆن دەگەڕێتەوە. ئەم شوێنەوارە کۆنا ئەم شورا مەزنا کە زۆر گرنگ و پڕبایەخە ئەم شورایە کە ڕۆژگارێک هۆلاکۆی بەزان بێت بەڵام ئێستا مەترسێکی گەورەی لەسرە بەهۆی ژینگە و گۆڕانکاری سروشتی بەهۆی ڕۆتینی یۆنسکۆ و گرنگی نەدان بە قەڵای هەولێر وەک مێژوو وەک شوێنەوارێکی جیهانی خەریکە ئەو شوێنەوارە
ئەو شوورایە کە ڕۆژگارێک هۆلاکۆی بەزان بێت خەریکە ژینگە لە ناوی ببات. بەڵام ئەوەی کە ئێمە دەمانەوێت لەم بەرنامە بیخەینە ڕوو ئەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی عێراق، یۆنسکۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان گرنگی و بایەخی زیاتر بە قەڵای هەولێر بدەن، چونکە وەک شوێنەواران باسی لەوە دەکەن قەڵا تەنها مولکی خەڵکی هەولێر نییە، مڵکی کوردستان و عێراق و تەنانەت هەموو جیهانیشە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.